سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. دەستگای میدیایی کورسات وەک دەست پێشخەریەک بۆ وەرزش دۆستان بە تایبەت عاشقانی یاری تۆپی پێ کارگەی کەلتوری ئامادە کردووە و شاشەیەکی گەورەی داناوە بۆ عاشقانی وەرزش و یاری تۆپی پێ کە بێن ڕاستەوخۆ بینەری یاریەکانی یۆرۆی 2024 و کوپە ئەمریکا بن، ئەتوانن لەگەڵ خێزانەکانتانە لەگەڵ هاوڕێکانتانە بێن و ڕاستەخۆ بینەری یاریەکان من لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک ڕێستۆرانت و براندی جیاواز خواردنیان ئامادە کردووە، کەشێکی جیاوازیان خوڵقاندووە بۆ ئەو کەسانی کە لێرە بە شێوەیەکی ڕاستەخۆ بینەری یاریەکانە بن. ئەچین لەلای بەشێک لەو کەسانەی کە هاتوونەتە کارگەی کەلتور و بۆ ئەم شەو لێرە ئامادەن و بینەری ئەم یاریان لەگەڵمانە. هاندەری کەم هەڵبژاردن؟ ئیتالیا. باسێکی ئەم کەشەمان مۆکە کە لێرە بینیتە لە کارگەی کەلتور کە ناسراوە بە کارگەی جگەرە. پێشێکی سپاس بۆم چاو پێکەوتنە. حەزەکەم لێرە هەمیشە کورساتم بە شتێکی زۆر جیاواز بینیوە. لای من کورسات کەناڵە ڕاقێ جوانەکەیە، چونکە هەمیشە بۆ هەموو بۆنەکان شتی جوان پێشکەشەکە. ئەمەش بەدەر نییە لەو سەرکەوتنانەی کورسات کۆکردنەوەی ئەم خێزانە جوانانە، ئەم گەنجە باشانە لەم شوێنەیە بە ئازادی و زۆر بە شێوەیەکی ڕۆک و پێک سیرکردنی حەڤەمین پاڵەوانێتی یۆرۆ شتێکی زۆر زۆر جوانە. بەڕاستی جێگەی دەستخۆشیە، کەشەکە کەشێکی زۆر خۆشە. یعنی شەوانی لێ من حەزەکەم خۆم و ینی ماڵ و مناڵم بین بۆ سیرکردن و هانی ئەو تیپە بین کە لای خۆمان دڵخوازی خۆمانە. بەڵام هەمیشە ئێمە بە ڕۆحێکی ڕاضیەوە کام تیپە دایمان دۆڕان و برنەوەمان لا هەیە کام تیپی جوان یاری کات و باش بێت کەمە ناکەینەوەی باتۆ بەس هەمیشە تۆ کە سەیری هەر شتێکی جمهوری شوێنێکی بە هیوام ئیتالیا بتوانێت بڕوا. بەردەوام ئەدیبان و ڕۆشنبیرانمان بینیوە لە بۆنە ئەدەبیەکانە بۆنە ڕۆشنبیریەکانە، بەڵام ئەمە جیاوازە لە بۆنەیەکی وەرزشیە لە بینینی ڕاستەوخۆی یاریەکانە. کاک دەوەن مەعروفمان بینیوە. کاک دەوەن سڵاوە دەبێم کاتەوە باش. سڵاو لە خۆتان ئێوارەتان باش و سپاس بۆ ئەم کەشە جوانی کە دەستگای میدیایی کورسات خۆڵقاندوێتی لە ناو کارگەی کەلتور یا بڵین کارگەی جگەری جاران بۆ ئەوەی کە عاشقانی فوتبۆڵ بێن چێژێک ببینن لەو یارانی کە ئێستا لە ئەڵمانیا بە ڕێواچی یۆرەی 2024. هاندەری کەم هەڵبژاردن؟ من هاندەری ئەڵمانیام بە حکمەوەی کە ساڵانێکی زۆر لەوێ ژیاوم و جارێکیش لە مردن ڕزگاریان کردوم، لە شەرگەریان بۆ کردوم. لەبەرەوە هەرگیز دڵسۆزی مێرەبانی ئەڵمانەکان بین ناچێتەوە بەرامبەر بە خۆم. ئەم کە شەو بەلاوە چۆنە کە دەستگای میدیایی کورسات خوڵقاندوێتی بۆ وەرزش دۆستان؟ یەکێکە لە کارە هەرە باشەکانی دەستگای میدیایی کورسات، چونکە بۆ خۆتەزانی ژیان بە تەنها بریتی نییە لە نووسین و لە خوێندنەوە و لە کۆڕادەبیەکان، بەڵکو ئەم جۆرە کەشانەش گرنگن لەبەرەوەی نەک هەر بەتانە ئێمە بەڵکو لە تەواوی دنیاە لەم مانگەدا کوشتنی مرۆڤەکان هێرشی وڵاتانی گەورە بۆ سە وڵاتانی بچووک بۆ ماوەیەکی زۆر ئەوەستەیە، ینی ئینسان بەدەست ئینسان لەم ماوەیە ناکوژێ و ئەوەستەیە. ئەوەش بەڕاستی کارێکی گرنگە هەم بۆ یۆرەی 2024 هەم بۆ کوپە ئەمریکاوە بۆ هەم بۆ مۆندیالیش لە ڕاستیە. کۆمەڵێک براندی جیاواز خواردن ئامادەکەن لە کارگەی کەلتور هاتوونەتە ئێرە خواردنەکان بۆ ئێوە ئامادەی و سەردانی ئەم شوێنە بکەن. خواردنی ئێوارەتان بێنە ئێرە و یەکێک لە شوێنەکان مارس بیکەریە، ئەمەشان بۆ من ئامادە کردووە تام یەکەم زانم چۆنە. سڵاوتان نەبێت. خێربێجان. خۆت هاندەری کوێی؟ خۆماندەری ئەرجەنتینم. باشە. ئێوە خواردنەکان چییە بۆ ئامادەبووانتان ئامادە کردووە تا بێنە ئێرە پێشکەشیان بکەن؟ ئێمە قاشی پیتزامان ئامادە کردەوە، قاشی پیتزای پێپەڕۆنیمان هەیە و قاشی پیتزای مریشکیشمان هەیە، ڕابێتەوە مەجموعەیەک شیرینی جیاوازمان هەیە لەوانە کڕواسۆنتی ڕۆڵ و کڕواسۆنی ئەعتیادیشمان هەیە. بە مەجموعەیە کۆکتێل و مۆیتۆش بەشداریمان کردووە
کە هیوادارم زی ڕەزامەندی خەڵک. ئەمەی من چییە؟ مویتۆ. پێکاتۆ لە چی؟ پێکاتۆ لە شەکری قاوەی و سێڤن و نعنا و لیمۆ هەروەها گارنیشیش بۆ کۆکۆنات. باتامی کەم زام چۆن؟ بەڕاستی بەتامە. لە خزمەتتانە. هاندەری گەڵبژاردی ئیتالیام لەگەڵایە و زۆر بەدڵنیایەوە هاتە لاموتی بەدڵنیایەوە ئیتالیا سەرەکەوێت بۆ ئەم پاڵەوانەتیە سەرەکەوێت بەڵێ ئەگەر سەر نەکەم هەڵی خواژانێ تو ئەوەی کێ تاکو ێستا لە هەڵبژاردی ئیتالیا بینی و تا چی بینیوە؟ وەڵاهی جارێکیان یۆرۆی بردەوە کە چوار شەڵ کە یۆرۆی بردەوە هەرو کاتە جمهوری ئیتالیا بووم. باشە ئەم جارە دڵنیای کە ئیباتەوە؟ بەڵێ هیواداری بزانین ئیتالیا پاڵەوانێتی ئەباتەوە بۆ ئەم ساڵ 2024 یان نا؟ ئەکید کەشێکی جیازە تۆ لەم شاشە گەورەیەوە بە خۆڕایی سێ یاریەکانی یۆرۆ بکەیت و هەروەها چەند خوادرگە و براندێکی جیاواز هاتوون بەشداریان لە فستیڤالایە کردووە کە کەشێکی جیازی بەخشیوە. یادارم ئەو کەسانەی کە نەهاتوون سەردانی ئێرە بکەن بتوانن سەردانی بکەن و لەو شاشە گەورەیە بتوانن سێ یاریەکانی یۆرۆ. نەماوە تەواوی مێزەکان گیراوە و خەڵکێکی زۆر ئێستا سەردانی ئێراکەن سەردانی کارگەی کەلتورەکان زۆر بە خۆشحاڵیەوە ئێوەش دەتوانن سەردانی کارگەی کەلتور بکەن بۆ بینینی ڕاستەوخۆی یاریەکانی پاڵەوانەتی یۆرۆی 2024 و کوپە ئەمریکا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر گەورەترین شاشە کە کورسات دایناوە لە کارگەی کەلتور بینەری ڕاستەوخۆی یاریەکان من ئەگەر تا ئێستا نەهاتوویت لەم ڕۆ بەدواوە سەردانی کارگەی کەلتورکە و بە شێوەیەکی جیاوازتر لەگەڵ خێزانەکە تا یاریەکان ببین.